بناوی خواهی بخشنده مهربان سلاوتان لبیت برزان لبرنامه امرو قسل سر ڕێگری دەسەڵاتدارانی هەرێم بۆ پرۆسەی بە بانکیکردنی موچەی موچەخۆران لە بانکە حکوومەکان هەروە دوای نووسراوی وەزارەتی دارایی عێراقیش دەکەین کە ئاراستەی وەزارەتی دارایی هەرێمی کردووە و داوا دەکات کە داهاتی مانگی یەک و دوو کە بڕەکەی 905 میلیارد دینارە ڕادستی بەغداد بکرێ و قسە لەسەرەوەش دەکەین ئایا هەوە هەموو داکۆکێچیەکە لە پرۆژەی هەژماری من دەکرێتەوە لە کۆتاییشدا ئایا هیچ چارەسەرێکی بۆ دەدۆزرێتەوە یاخود ئەگەر پرۆسەی بە بانکیکردنی موچەی موچەخۆران نەچێتە پێشەوە بۆ مانگەکانی داهاتوو کێشەکان دروست دەبێت و باز لە پرسی هاوتاکردنی موچار و پرسی نەوتیش دەکەین لەگەڵ بەڕێز شیروان میزا ئەندامی پێشووی لیژنەی دارایی لە خولی پێشووی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵمانە. مامۆستا شیروان بەخێر و سپاسیان سپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە دەست پێ بکەین پێشبین دەکرێت هەفتەی داهاتوو موچەی مانگی چوار بگار چەندە بڵێن درەنگ لیستەکان ڕۆشتن بۆ بەغداد بەزیستە پێشبین دەکرێت هەفتەی داهاتوو موچەکە بنێردرێت. طبعا دووبارە سپاس بۆ ئەو دەرفەتە و سڵاو ڕێز بۆ بینەرانی خۆشەویست. بە حکمەوەی کە مۆزوعی موچە گرفتێکی نەماوە یعنی لە بینی هەرێم و بەغدا و بەتایبەتی لە دوای بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی کەشێک هاتوتە ئاراوە یا مەڵێن حاڵەتێک دروست بوو کە موچە لە ئەستۆی حکومەتی عێراقیە موچەی فەرمانبەرانی هەرێم بەگشتی لە ئەستۆی سەرۆکوەزیرانی عێراق و حکومەتی عێراقیە ئیتر چۆن لەگەڵ حکومەتی هەرێم ڕێک دەکەونەوە بابەتێکی ترە بەڵام وەکو مەسئولیەتی حکومەتی عێراقیە بۆیە گرفتێکی نەماوە لیستەکان ڕۆیشتووە تدقیق وابزانم دەکرێن کراون بەو شێوەیە بەڵام هەفتەی داهاتوو موچەی مانگی چواربی گرفتێکی نییە دەمێنێتەوە حتمما دوای بەڕێزیش دەچێت سەر بابەتە پرسیاریەوە دەکەی بەڵام هەر بۆی ینی درێژکراوی ئەوە بێ قسەکەمان دەمێنێتەوە ئەوەی کە بۆ مانگەکانی داهاتوو نووسراوەکەی وەزیری دارایی تەیف و داواکاریەکەی زۆر وازەحە دەڵێ بۆ مانگەکانی داهاتوو دەبێت تەوتین بکرێ یعنی لانی کەم دەبێت تەوتین دەست پێ بکە ئەگەر تەواویش نەکرێ بۆ مانگی 5 و 6 و ئەوانە باش کەواتە بەگشتی موچە گرفتێکی نییە ئەگەر گرفتی بۆ دروست نەکەین باش ئەگەر گرفتی بۆ دروست نەکەین باشە ئەمە یەک دوو بابەتی تەوتین تەخیر خەریکە تەخیر دەبێت یعنی حەقە دەست پێ بکەین نووسراوەکەی وەزیری دارایی وەزارەتی دارایی وازەحە هاوتایە و هاوتەری بە لەگەڵ بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی دەڵێت تەوتین بکەن لە 3 بانقە حکوومیەکە ڕافیدەین و ڕەشید و TBI بەڵام هەر لە نووسراوەکەدا تێیدا دەڵێ دوایی دەکرێت لەسەر ئەوە ڕێک بکەوین کە من موچەکەم لە ڕافیدەین تەوتین کردیان با بڵێن بە شێوەیەکی گشتگیرتر باسیکەین بەنمونە وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی موچەکەی لە بانقی ڕافیدەین تەوتین کرد لە TBI تەوتین کرد دوایی خۆ هاوڵاتین پێویست ناکا بچێتە ڕافیدەین و TBI و بەغدا و شوونانە لەوێ موچەکە وەربگرێ هەر لێرە دەکرێت لە ڕێگای بانقە ئەهلیەکانەوە بێ دەکرێت لە ڕێگای ئەو منفەزانەوە بێ یان باڵین ئەو ئەوەی کە پێی نووسنگی ئاڵوگۆڕی دراوە یان پێیان دەڵێن منفەز یان وەکو بڵێ ئەوانە طبعا ئەوانە با بڵێن بانقی مرکزی ڕێگەی پێداون لەژێر ڕێنمایی وەزارەتی داراییدان و تەعاملیان لەگەڵ بانقە حکوومیەکانە دەکرێت لە ڕێگای ئەوانەوە من موچەکەم وەربگرم دەکرێت لە ڕێگای هیچ شیانەوە نەبێ من خۆم ویزە کارتەکەم پێدەچم لە ATM گرایدیکەشم یعنی ئێستا ئەو کاتێک کێشە دروست نابێت کە بڵێن لەبەرەوەی کە لقیان لێرە نییە بڵێن ڕافیدەین و ڕەشید و ڕافیدەین هیچ کێشەیەک دروست نابێت کارتێکی زیرەکەت بۆ دروست دەکەن تۆ لە ATM بێ لە ناو بانکەکان بێ لە منفەزەکان بێت توانی بە سێرەگا بەڵێ دەتوانی لە هەر شوێنێک بێت تۆ موچەکەت وەربگری گرنگەوێت بزانی سەر بەکام بانقی و تاڵ باشە یعنی حاڵەتەکە ئەوەی من خوێندنەوەم بۆی هەیە باشە عێراق وزارەتی دارایی ڕوونکردنەوەکانی محکەمەی ئیتیحادی تا ڕادەیەکی باش ئاسانکاری تێدایە ئاسانکاری تێدایە بۆچی بۆ ئەوەی کە بابەتی هەژماری من یان بانقە ئەهلیەکان یان باوەڵی منفەزەکان نەکرێتە گرفت تەوتینەکە چکەمە دوو باوەڵین کراوەتە دوو باش بەشەکی تەوتینە یعنی تۆ لەکوێ موچەکەت بەنیشتیمانی دەکەی یان بنەزیێ دەکەی لە ڕافیدەین یان لە ڕەشید یان لە TBI اختیاری پێداوی لەو 3 بانکە وەزارەتی دارایی عێراق ئەوە نازانم یعنی ئایا اختیار دەدا یان حکومەت خۆی دابەشی دەکات
چونکە ملیۆنێک و 200,000 موچەخۆرە باشە بەو با بڵین پەلەپەلی کە داوا دەکرێت لە ماوەی مانگێک یان دوو مانگ یان زوو تەواو بکرێ لەوانەیە دەرفەتی ئەوە نەمێنێت تۆ بەسەرەن کامیان هەڵدەبژێری یعنی نازانم ئالێتەکە حکومەتی هەرێم و حکومەتی اتحادیە بێ لەگەڵ لەسەری ڕێکەوەن کە تا ئێستا بەداخەوە ینی دەستیان پێ نەکردووە. بە زانیاری زۆرشی دەوێت مامۆستا شیروان چونکە هەندێکیان بۆ نمونە باسی ئەو دەکەن دەزانی نووسراوەکە ئەو زانیت خۆگە نووسراوەکەمان بۆ ڕوونکەیتەوە ینی دەڵێن ئەو زانیاری زۆری دەوێ و ئەو زانیارانە بەردەست نین و تەماشایکە تەمان ئەوە نووسراوەکەیە باشە ئەوە نووسراوەکەیە هەمووی 6 داواکاریە ناوی چواری دەوێت باشە ناوی دایکی دەوێت موالیدی دەوێت باشە ژمارەی تەلەفۆنی دەوێت عینوانەکەی باشە لەگەڵ ڕقەمی وەزیفی کۆدی موچەخۆر بڵێ ئێمە بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لانی کەم لە 95 موچەخۆران بابەتی بایۆمەتریمان کردووە کە بایۆمەتری معلوماتی زۆر لەوە زیاتری تێدایە بۆ مەسەلەن بەرمونە هەر بایۆمەتری بە کلیکێک نەنێرین بۆ بەغدا یعنی ئەو نووسراوەکەی وەزارەتی دارایی ئەو نووسراوەکەی وەزارەتی دارایی کە باس لە طبعا ناردوێتی بۆ نێرایەتی حکومەتی هەرێمی کوردستان داوای تەوتین ڕەواتب مۆظەفی لە الإقلیم دەکات باسی لەوە دەکات کە مصرفي بابين تي بي اي مصرف العراقي للتجاره او مصرف الرافدين او مصرف الرشيد امس بانقا وداوي معلومات انا ذكاء طبعا معلوماتها كان مقول سنين شوكا استل لهر وزارتك لهر بڕێوەبەرایەتێک لە هەر شوێنێک بڵێ داتای فەرمانبەر و موچەخۆرەکانی خۆتم بدەیە معلوماتی زۆر زیاتری لەوە لەدایە قورس نییە بەس دوایی مامۆستا پێویستی ناکاو بزانم سەردانی و هەر دوایی بامەدەبوونی موچەخۆر نییە تەماشایکە هەر لە نووسراوەکەدا دەڵێ وبناء على تلك المعلومات يقوم المصرف بإصدار بطاقات يتم تفعيلها هذا لسه معلومات أنا أخوي بطاقة بودر كارت بودروزك دواي لهر أي تي إم استلام مستحقاتهم من الرواتب من خلال مراجعة فروع المصارف الأهلية هل بخوي المصرفي أهلي يعني إذا كاك ورا الركب لسه مصرف أهلي يعني كتورته بمرجع مصرف أهلي كلا بانقي ناوندي مولتي هبي يعني أبو أخوي وكبلي باسدانيك طرحك فريدرا ولا ورا الركبي ورا الركبي ولا رقم منفذ كان شوا عراقي او اول منافذ المنتشره في الاقليم بس لا مش شوينه كان يسر سليماني نو تشوار من بداسو ما كانوا تشوار منفسه لناو سنتري سليماني لباريزغا كان ديك ولا قزا كان يجبونيان هي لا قزا كان شيء بل من الرانيش هي لا قلازيش هي لا هلبزش هي لهم شوينه كان هي يعني اما بتایبەتی کاتێک کە بوو بە مثلەن بڵین دەستی پێکرد ئاسانە بانقەچی ئەهلی دوو بانقی ئەهلی بنمونە دێ لە ڕانیە لە قەڵاتزێ لە چەمچەماڵ لە کەلار و کفری لقی خۆی دەکاتەوە کە بزانێ بەسەرن چکەمە هەمووی قازانجی تێدایە خۆ باشە وانە بەس بۆچی ڕێگری دەکەن ئێستا زانێرەکانی شەنە نردووەکو نووسراوی بەڕێز لە بەرزدایە لە حوتی چوارەوە هاتووە يعني بۆچی تاکو ئێستا نەنێردراوە ینی ئەمڕۆژ وتەبێژی حکومت لێ دوانیدا بۆ دەنگی ئەمریکا دەڵێ ئەوان ینی چارەسەرێک ڕەت دەکەنەوە لەسەر حیسابی هەژماری من ئەمە لە قۆناغی داهاتوو ئەگەر کێشە دروست ناکە بۆ موچە گەر بەردەوام بێت دەزانی کاتی خۆشیمە زۆر ینی لە زۆر چاوپێکوتنی تر باسی ئەومان کردو کە دەکرێت هەژماری من ببێتە بەشێک لەم پرۆسەیە دەکرێت ئێمە 6 بانک 7 بانکمان هەیە بەشدارن لە هەژماری من هەموو بانقەکان فعلەن لە بانقی مرکزی عراقی مۆڵەت پێدراون دەکرێت بەشێک بن لەوە بەڵام تۆ پێداگیری بکەی لەسەر بڵێ دەبێت ئیلا هەر ئەوە بێ ئەمە لەوانەیە ڕەتفعل دروستکە لەوانەیە حکومەتی عراقی ئینجا تەوتین نابێت لە بانقی ئەهلی بێ بابەت ینی نووسراوەکەی محکەمەی اتحادی ئەم نووسراوەی وەزارەتی دارایی هەموو ڕوونکردنەوەکان بەو ئاراستەیە سەرەتا تەوتینەکە نابێت لە بانقی ئەهلی بێت تەوتینەکە لە بانقی حکومیە بەس حکومەت خۆی وەکو حکومەت تعامل لەگەڵ بانقە حکومیەکان دەکات بەڵام دوایی بانقە حکومیەکان تعامل لەگەڵ بانقە ئەهلیەکان لەگەڵ منفەذەکان ATM دادنێن چۆن تەوزیعی موچەکە دەکەن ئەمە بابەتێکی ترە یعنی ئەمە مەجالی تێدا هەم بە پێ قەرارەکەی محکەمەی اتحادی هەم بە پێ ڕوونکردنەوەکەی وەزارەتی بەس بۆ ڕاکێشانی پارەکە مەجالی تێدا بانکە هەریەکان بەشدار بن بۆن لە ڕێگەی ATM-ەکان بێ لە ڕێگەی سەردانی بانکەکە بێ ینی ئەو ڕێگە پێدرانی هەیە بەڵێ کێشە دروستەکە لە قۆناغیدا ئەگەر هەر دەسەڵاتداران هەیە بڵێن هەژماری من بێ یاخودەوە ئێستا بە زۆری شێ بە زۆر پڕکردنەوە
ئەم هەژماری من بۆ موچەی موچە دەزانی ئێستا بنمونە یەک جار وەفدێکی با بڵێن ئەوەی کە نوێنەرایەتی هەژماری من دەکەن چوونە بەغدا لەگەڵ هەندێک کۆبنەوەیان کردو پێم وایە لەم ڕۆژانەش دەستنەوە جارێکی تر باشە وەکو باسم کرد ئەوە هەوڵانەی ئاعتیادیە مەسەرەن هەژماری من وەکو پرۆسەیەک یان ئەو 6 بانقی کە لە ناو هەژماری مندان هەوڵی خۆیان بدەن لەگەڵ بەڵام هەوڵەکە نابێت بەسەلەن بنمونە بکرێتە مەرج نابێت لەسەر فەرمانبەریش بکرێتە زۆر بکرێتە مەرج و نابێت لە بەرامبەر حکوومەتی عێراقیش بکرێتە مەرج دەکرێت ینی محاولاتە بابچن لەگەڵ ڕافیدین و ڕەشید دانیشن لەگەڵ وەزارەتی دارایی عێراق دانیشن بۆچی لە ڕێگای حکوومەتی هەرێمەوە زەخت دەکەن باش بەس بانکی ڕەشید و ڕافین هیچ کێشەیەکیانێت چووکاندێک ڕاگەیاندن ئێستا لەم ڕۆژانە باز دەنگ کێشیان تێدا بە یاخود قەت سەرمایەی ڕەشید و ڕافیدین کە باسی زیاتر لە 70 تریلیۆن دینار دەکرێت کە کوتلەی نەقدیان ساڵانە هیچ بانکێکی هەلی سەرمایەکەی دەگاتە تریلیۆنێکی ژەوانەی کە بەشداری دەکەن لە هەژماری من بۆ نا تەزانین چۆنە بانک ئەهلیەکان نازانم دقیق بڵین هەمویان بەڵام بەعام لە بینی 250 میلیارد تا 400 میلیارد تا 500 میلیاردەیە ئەوەندە سەرمایەیان کە دایان ناوە لە بانقی مرکزی کە مۆڵەتیان پێدراوە ئەوە یعنی ڕەسیدیانە نازانم یعنی زیاتر کەمتر بڵین دقیق هەمویان نازانم بەڵام بە شێوەیەکی گشتی بانک ئەهلیەکان بەو شێوەیە لە 250 میلیارد کەمتر نییە تا 400 میلیاردەوەی من بزانم یان 500 میلیارد باش وەکو سەرمایەکەیان بەڵام ڕافیدین و ڕەشید گرفتیشیان هەبێ گەندەڵیشی تێدا بێ شتیش هەبوو بێ ئەوانە بانقی حکومین حکوومەت دامیان دەکات حکوومەتی عێراقی حکوومەت ناچارە دەستیان پێوە بگرێت دامیان بکە طبعاً بۆیە حکوومەت پێداگری لەسەرەوەی دەکات لەبەرەوەی ئەوە خۆی حکوومەت مەسئولە سبەینە لەوەی کە گریمان من موچەکەم یان پارەیەکم لە بانقی ڕافیدیندانە یان لە ڕەشیدیان لە TBI دانا ئەوە بانقی حکومین خۆ من نەچووم لە بانقەشی ئەهلی داینم سبەینەوە بانقەشی فلاسکە من ڕێگەی حکوومەت دەگرم قەرەبوو دەکاتەوە یعنی لە بە هەموو یاسایەک من بۆیە متمانم بۆ بانقە کردو بانقی حکومیە بەس و یعنی لەبەرەوەی بانقی حکومیە حکوومەت داعمیان دەکات خۆ لە 2005 و 3 تا ئێستا دەیان جار بە تایبەتی ڕافیدین مشکلی گەورەی تێدا دروست بوو ئیفلاس یعنی مەسەلە نەک ئیفلاس بڵێن بەنمونە ئیختیلاس پارەسپیکردنەوە دزی گەورە ڕووی داوە بەڵام بانقەکە هەرماوە کارگەری بوو لەسەر موچە کاریگەری لەسەر موچە نەبووە کاریگەری لەسەر پارەی خەڵکیش نەبووە بۆچی لەبەرەوەی بانقەشی حکومیە حکوومەت مەسئولە لەوەی کە دامی بکە ئاگای لێبێ ئاگای لەو بۆ دایعانە بێ لەو پارەیە بێ کە خەڵک وەکو ئەمانات لەوێ داینێ ئەگەر بانکی هەلی ئیفلاس بکە و کاتە کێ یعنی بانکی هەلی ئەمە بە تەجروبە لە ئەندێکی لە ماوەی ڕابردوو لێرەش نمونە هەبوو ئیفلاسی کە خەڵکی لێرە هەمانە لە بەغدا هەمانە بانکی ئەهلی پارەیەکی زۆری خەڵکیان بردو و ئیفلاسیان کردو و ڕۆشتووە هەرچەند ئەمە خۆی لە ڕاستیدا بە پێی قانون نابێ ئەمەش یعنی هاوڵاتی زەرەر بکات چکە دەبێ مادام بانکی مرکزی ڕێگەی پێداوە مۆڵەتی پێداوە دەبێ بانکی مرکزی ئاگای لە جوڵەکانی بێ دەبێ بەردەوام بایی ئەوەندە سەرمایەی لە بانکی مرکزیدا هەبێ کە سپینێ ئەگەر ئیفلاسی کرد پارەی هاوڵاتی نەخورێ بەڵام بەداخەوە تەوان لێرە یعنی ئەو خەڵکەی زۆر پارەی لەو نێوەندا خوراوە و کەسیش تاویزی نەکردێتەوە بۆیە یعنی بە پرۆسەکە ینی ئەگەر بچینەوە سەر ئەسلی مۆزوعەکەی پرۆسەکە بە تایبەتی تەوتین گرنگە دەست پێ بکرێت چکە تەواو درەنگە ینی دەمێکە قەرارەکەی محکەمەی اتحادی دەرچووە و وەزارەتی دارایی عێراقیش زۆر با بڵێن سوورە لەسەرەوە بە 2000 داواکاری دەکات بەیان نامە دەردەکات و دوجار بنمونە دەڵێت بانگی داهاتوو ئەگەر تەوتین نەبێ موچە نانێرم ینی باشە حتا ئەگەر بشینێرە لەوانەیە بنمونە عەرقەلەی بۆ دروستکە لەوانەیە دوای خالەوانە ینی بۆچی بگاتە ئەوە گرنگە ئێمە دەست پێ بکەین دەست پێ بکەین بە تەوتین گرنگ نییە تەواو دەبێت لە ماوەی مانگێکدایاننا باش بەس خۆش ئەم ڕەشید و ڕافین وتیان ئێمە لە ماوەی مانگێشدا تەواوی دەکەین خۆیان هاتوونە پەرلەمانی عێراق کردبووە لە دوا کۆبوونەوەیان لەگەڵ لیژنەی دارایی لەوێ بلیان پرسیون و ینی لە وەزیری داراییان پرسیوە عفو وەزیر پێ گوتوون ئێمە بەر کتابی ڕسمی داوامان لە ڕافیدین ڕەشید گوتیان لە ماوەی مانگێکدا دەتوانین بە تایبەت ئەو ئالێتەی کە ئێستا لەو کتابەدا باز دەکرێت تەوان دەڵێ تۆ معلوماتانم بۆ بنێرە پێویست بە کەسەکە ناکە من هەر لە ڕێگای ئەو معلوماتانەوە تەوتینی ڕاتبەکەی بۆ دەکەم موچەکەی تەوتین دەکەم ڤیزە کارتەکەشی بۆ دەنێرمەوە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی و فەرمانکەی خۆیەوە کارتەکەی وەردەگرێتەوە دەمێنێتەوە بۆ وەرگرتنی موچەکەی دەچێتە شوێ ئەویش ئاسانە باشە بەس ئێستا بەغدا وەکو دەقی برارەکەی دادگای فیدراڵی کرە 21 دەرچووە
ئەوەی کە پێوەستە بە بەغدا وەکو خۆی جێبەجێ کردو کە بەرگەیەکەم ئەوان پابندەکە حکوومەتی عێراقی کە موچە دابینکە و هەرمیش پابندەکە کە زانێرەکان بۆ بڵین بە بانکیکردنەکە دابین بکە ئەنێ عێراق خۆی جێبەجێ کردووە طبعا عێراق من موچەی مانجی 2 3 لە ماوەی هەفتەیەک دەڕۆژدا نرد وانە طبعا بۆچی نردی پابند بە بڕیارەکەی محکمەی اتحادی وەگەر بڕیارەکەی محکمەی اتحادی نەبا سەرۆک وەزیران یان وەزیری دارایی یان حکومەت بەگشتی دوو موچەی لە ماوەی دەڕۆژدا بەو پارێزە بەلاحەوە طبعا یعنی بە کاملی بەبێ حساب بۆ داهاتی ناوخۆ ناردبا بۆ هەرێمی کوردستان بڕوات هەبێ زەجەیەکی گەورە لە عێراق دروست دەبوو زلانی کەم 100 پەرلەمانتار مزایدەی دەکرد بەسەر حکومەتەوە دەبوو بە هەرە بەڵام بڕیاری محکمەی اتحادیە کەس ناتوانێت قسە بکە محکمەی اتحادی ئیلزامی سەرۆک وەزیرانی کرد دەڵێت دەبێت تۆ موچە بدەیت ئیلزامی سەرۆک وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستانی کرد دەڵێت دەبێت هاوکاربی معلومات بدەیت باش ئێستا بەغداد هەم بۆ دابینکردنی موچەکان بۆ دەست پێشخەریشی کردو بۆ تەوتینەکە وایە بە پێی نووسرا و ئەوەی کە لە نووسراوانێک ئێستا هەیە و لە بەردەستمانە باشە طبعا موچەکە وازەحە هاتووە موچەی مانگی چوارێژی ئینشاڵڵا هەفتەی داهاتوو دێت باشە و تەسەوەر دەکەم موچە گرفتی نەبێت تەوتین ئەوە بنووسراوەکە وازەحە ینی مرونەتی زۆری تێدایە باش دەڵێ فەرمووەرە ڕێککەوین ئەی پابندەکانی دیکەی چی هەرێم چیە پێی بڕیارەکی خودی دادگەی فدراڵیش بێت لەم پرۆسی بە بانکیکردن لە پرۆسی بە بانکیکردن تقریبا هەر ئەوەیە طبعا کە نابێ حکومەت ڕێگری بکە نابێ حکومەت ڕێگری بکە دەبێ معلومات بدا هاوکار بێت تەنسیق هەبێ بەڵام بابەتی تر بریتیە لە گەڕاندنەوەی داهاتی نانەوتی باش بەزەوە پەیوەندیدار نییە بە موچەوات وایە بڕیار دەزانی باش یعنی یەکێک لە خاڵە باشەکان و ئیجابیەکانی بڕیارەکەی محکمەی اتحادی ئەوەیە کە بابەتی موچەی نەبەستۆتەوە بە هیچ بابەتێکی تر باش ئەنی ئێستاگە هەرێم داهاتی ناوخۆ تەسلیم نەکە نەوت تەسلیم نەکە بەس لە بانکیکردنەکە بچێتە پێشەوە موچە گرفتی نابێ وایە موچە گرفتی نابێ وەکو موچە باشە بەڵام ئەمە بابەتێکی دیکەمان هەیە پێڵم پشکی هەرێم باش لە بودجە وانە وەکو چونکە بڕیارەکەی محکمەی اتحادیش دەڵێ ڕاست ئەم موچە واجبە بدرێ نابێت دوا بخرێ بەڵام 2000 لەکوێ دەبڕدرێ لە پشکی هەرێم دەبڕدرێ یعنی وەکو پارەی پرۆژەکان وەکو بزانین چۆنە بڵێن 900 میلیارە 950 میلیارە زیاترە کەمترە چەندە ماگانە دێنێردرێوەنیە ئەمە نابێت ڕاوەستێ بە پێی بڕیارەکەی محکمەی اتحاد دەبێت خۆی بۆ موچەخۆران بێ بەڵام وەکو حسابات دوایی لەکوێ دەبڕدرێ لە پشکی هەرێمی کوردستان دەبڕدرێ لە موازنە لەو 12.67 کە دیاری دەکرێت ئێستا بڵین داوای هین دەکەن داوای جێڕانەوەی داهاتی نانەوتی دەکەن ئەوەی کە جەنابیشت لە پێشێکەکە باست کرد داهاتی نانەوتی تەبان لەسەر نەوتیش تەبان کێشە هەیە ئەوانە یعنی بە خۆشحاڵیەوە ئەوەی تا ئێستا هەمومان وای تێگەیشتوون و وای دەبینین بڕیارەکەی محکمەی اتحادی و تەوەجوهی سەرۆک وەزیران لە عێراق بەو شێوەیە کە ئەم بابەتانە تەئسیر لە ناردنی موچە نەکە موچە بەردەوام ببێ بنێردرێ بە مەرجێک بابەتی تەوتین دەست پێ بکرێت گرفتی بۆ دروست نەبێ ئەوەی تر بابەتی پشکی هەرێمی کوردستانە زۆرە کەمە لە 12.67 زیاترە کەمترەوەی دێ یان داهاتی ناوخۆ داهاتی نەوتی و نانەوتی ئەمە هەر هەمووی بابەتێکی ترە دەبێت لە موازنە ئەمانە هەمووی ورد بکرێتەوە چارەسەر بکرێت باید پرسیارەتی لەسەر بە بانکیکردنەکە بکەین و دوای سێ داهاتی ناوخۆ ئێستا موچەخۆرێکی زۆر هەیە بە زۆر هەژماری منی پێ بکراوەتەوە بەیان یەگەرە عێراق هەرسوور بوو لەسەرەوەی کاژمارەکە لە بانکە حکومەی فیدراڵیەکان بکرێتەوە ئەوەنیش دەوێت بیکەنەوە وایە ئەگەر عێراق رازی نەبوو وەکو هەژمارە سەرەکیەکە نەبوو وەکو هەژمارە سەرەکیەکە کە بەڕێز وتت ڕێگە پێدراوە بۆ نمونە فەرمانبەر هەژمارە سەرەکیەکە لە ڕەشید و ڕافیدین بەڵام لێرە لە ئەیتێمی بانکە هەلێکان پارە ڕاکێشێ لە منفەزەکان بەڵێ طبعا ئێمە ئەوەی هەژماری من حەوت بانقن وەکو باسمان کرد شەشەیان حەوتن وابزم بەوە خێرانە بانقێکی تر چۆتە گەڵیان ئەوانە کە تەوتینیان کردووە ینی بڵین هەژماری منیان کردەوە یان با بڵین حسابی هەژماری منیان بۆ فەرمانبەر کردێتەوە معلوماتیان وەرگرتەوە نیە بەغداش هەر معلوماتی دەوێت خۆ زۆر ئاسانە هەر ئەو معلوماتانە بنێرن بۆ ڕافیدین و ڕەشید بۆ TBI یان بینێرن بۆ وەزارەتی دارایی ئەو خۆی دابەشی دەکات بەسەر بانقەکاندا یعنی ئەوانەی کە کردویانە پێویست ناکە جارەشی دیکە ئەسڵان بەڵام سپێنە لەوانەیە بەپێی یاسا تەبان ئازاد بێ لەوەی من حەزم لەو بانقە نییە دەچمە ئەو بانقیان بۆ لەبەرەوەی لەوانەیە ئەو بانقا سپینێ با بڵین
هینی زیاتر بێ سلفە بدا قەرز بدا بە تایبەتی مەسەلەن بنە بۆ ئێمە گەلەکی کە مسلمانین پێمان وایە مەسەلەن کاروباری بانقی هەندێک مەسەلەی سوو ئەوانی تێ دەکەوێت بانقێک مەسەلەن بنە تعامل بە سوو ناکە بەڵێ سوش هەیە ینی بەداخەوە کە من بەڵام هەیە ینی بە نظامی مڕابەحە و بە نظامی ئیسلامی ئیش دەکەن دەکرێت مەسەلەن هاوڵاتێک بڵێ من دەچم لەگەڵ ئەو بانقە تعامل دەکەم باش يعني ئەوەش هەیە ئەمەوەسمەوە ئێستا هەندێک موچەخۆمەتیسیانەیە دەڵێ گە هەژماری منیان پڕکردوتەوە لەداهاتوودا ئیشی پێ نەکرا هیچ گرفت دروست نابێ هیچ گرفت دروست نابێت چونکە دوجار وەکو باسم کرد پێویستە حکومەتی هەرێم و بەغدا ڕێککەوت لەسەرەوە کە ڕێککەوتن ئاسانە هەرو معلوماتە دەگوازرێتەوە یەک لە بانقەکە سێ بانقەکە و دوایی لەوانەیە هەر لە ڕێگە بانقانەوە موچەکە بدرێت ئێستا موچەخۆر بۆ نمونە ئەگەر هەژمارە سەرەکیەکەی لە ڕەشید و ڕافیدەین بێ لە ڕێگەیەکی لەو بانکالیانە ئیشکارێک نییە و کاتە هیچ ئیشکالی نییە بەس ئەو کات حکوومەت هێرێم دەسەڵاتی بەسەر پارەکە دەنامێنێ وایە ئەگەر هەژمارە سەرەکیەکە لە ڕەشید و ڕافیدەین بێ دەزانی چۆنە یعنی مەسلەی دەسەڵاتی دەمێنێ یان نامێنێ خۆتۆ ئەمە حسابی شخصیە ڕاستە حسابەکە لە ڕێگای وەزارەتەوە پارەکە تەمویل دەکرێ و دوجار دەکرێت بەڵام ئەمە حسابی شخصی کە پارەکە هاتە ناو حسابی من خۆم دەتوانم تعاملی بەسەردا بکەم لە هەر بانقێک بێ ئەوە ئەگەر بۆشی پێسە ئەگەر بە تەعەدا بێ و بە زۆر بێ من بابەتێکی ترە ئێستا مەسەلەن بنمونە کاتی خۆی لە کاتی قەیرانی دارایی پارەی زۆربەی بانقەکان دەستکاری کرا و پارەی نەخۆشخانەی هیواش دەستکاری کرا پارەش دەستکاری کرا ئەمە بابەتێکتر باسی ئەوە ناکەین لە حاڵەتی نۆرمەڵدا کە پارەکە هاتە سەر حسابی من لە بانقی ئەهلی بێ لە بانقی حکومێ بێ لە هەر بانقێک بێ بەس خۆم دەتوانم تەحەکوم پێ بکەم بەس لێرەوە ڕووی داوە دەستکاری حسابی شخصیان کردووە بەڵێ ناڵێم ینی ئەمە حاڵەت بۆ ڕووی داوە باسی ئەو حاڵەتە ناکەم باسی حاڵەتی نۆرمەڵی یاسایی دەکەم باشە بەس جیاوازەکەی ئێستا بۆ نمونەوەی کە هەرێم داوای دەکا ئەو بوو کە پارەکە بێتە وەزارەتی دارایی هەرێم دوای ئەو بینێرێ بۆ بانکە ئەهلیەکان لە هەژماری من وایە بیخاتە سەر هەژماری من ئەوەیە بەس ئەوەی بەغداد دەوێت بچێتە ڕەشید و ڕافیدەین دوای موچەخۆر ئازادە لە کوێوەری دەگرێت بالضبط ئاوایە ئەوە جیاوازەکە لێرە بالضبط ئەوەیە کە جەنابەت تەشخیصت کرد حکومەتی هەرێمی کوردستان دەیەوێت ئەو پارەیە لە بەغداوە بێتە هەرێم وەزارەتی دارایی بیخاتە سەر حسابی هەژماری من کە لە هەژماری من طبعا دیارە چێ لە فلان بانقە و چێ لە فلان بانقە حسابی کردوێت و پارەکە بۆ دەچێت بەڵام بەغدا طبعا دەڵێن نەخێر لەبەرەوەی لە بەغدا وەکو باسم کرد هەموو وەزارەتەکان یعنی هەموو دەستەکانەوەی کە تەوتینی کردو ئەو سێ بانقەیە چکە حکوومەت بە تعامل لەگەڵ بانقی ڕاستەخۆ لەگەڵ بانقی ئەهلی ناکات بەس بانکی ئەهلی بەشدارە لە دابەشکردنەکەی وایە بەڵێ بەشدارە لە دابەشکردنەکەی لە دابەشکردنی پارە منفەت بەشدارە ATM هەیە وەکو باسمان کرد بانقی ئەهلی هەیە لێرەش هەموو ئەوانە ئاساییە بە هەژماری منیشەوە بە هەژماری منیشەوە بەڵام هەژماری من بە زۆر نا هەژماری من بە تەنسیق ئەو شش حەوت بانقە بچن لەگەڵ ڕافیدەین و ڕەشید بڵێن ئێمە بنمونە ئێستا ئەوەی کە باز دەکرێت نزیکی 250,000 300,000 فەرمانبەر هەژماریان بۆ کراوێتەوە دەڵێ فەرموو ئێمە تەوتینی نزیکی 300,000 فەرمانبەرمان کرد ئەو معلوماتەکەی دەمانێرن بۆ ڕافیدەین بۆ ڕەشید لەگەڵ TBI تعامل کردی بەس وەکو دابەشکردنەکە ڕۆڵی دابەشکردنەکان لای خۆیان بێ ڕۆژ لە دابەشکردنەکە لای خۆیان دەبێت طبعا بەزەخرەوە جیاوازە خۆی خزار جیاوازەوە نا حکومەتی عراقیەوە تەتهین ناکاوە ئەو قبول ناکە نەخێر چکە بە ئالێتەکەی محکمەی اتحادی و ئالێتەکەی وەزارەتی داراییش بەم شێوەیە نییە دوجار با یەکشت بڵین طبعا هەمووی بۆ چییە هەمووی بۆ خاڵی یەکەم بۆ ئاسانکردنی تەوزیعی موچەیە بۆی هاوڵاتی جارە ینی با بڵێن فەرمانگە جارەشی دیکە نەچن لە بانق فەردەیەک پارە بە کۆڵیدا داوچەند کەسێک بچن لە دایرەکە تەوزیعیکەن ئەوە نەمێنێ ڕاستەوخۆ هاوڵاتی موچەخۆر فەرمانبەر لەکوێ حەزی لێوێ بە کارتێک موچەکە خۆی وەربگرێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە کە ئەو بانقانە شتێک ئیسفادە دەکەن ڕافیدەین و ڕەشید و TBI ئیسفادە دەکەن کە ئەو بابەتە هەیە تەمەمە جۆرێکە لە داعمی حکوومەت بۆیان بانقە ئەهلیەکانی شەری ئیسفادە دەکەن منفەزەکانیش ئیسفادە دەکەن دوکانێک بنمونە لە سلێمانی لە ڕانیە دایناوە بنمونە 100 کەس 200 کەس لە پاسەوانی سنوور لە پۆلیسی گومرێک لە خانەنشینی کە لەسەر حکومەتی اتحادیە دەچێت لێ موچەکەی وەردەگرێت ناچێتە کەرکک بەس عمولەی زۆر مامۆستا باسی 6,000 دەکەن چکەی سەوزەم لە TBI ئەوانە بۆ ملیۆنێک 1,000 دینارە ئەگەر هەڵە نەبم بۆ 1 ملیۆن دینار 1,000 دینار وەردەگیرێت بۆ ڕاکێشانی پارە بەم شێوێ زۆری تێناسێوەکۆ خۆی ملیۆنێک 1,000 دینارە بەڵام لە 5,000 کەمتر نییە
يعني تۆ ملیۆنێکیش ڕاکێشی 2 ملیۆنیەکیش ڕاکێشی 2 ملیۆن ڕاکێش 500,000 بەڵام زیاتر هەر ملیۆن و هەزارە ئەمە بۆ TBI ئەوەکانی کە نازانم بەڵام ئەوە ئاسانە مەسەر پێم وڵی وابزانم ینی ئەوانەی زیاتر وەردەگرن 2,000 3,000 2500 3500 ینی لەو باش ناگاتە 500,000 با دو پرسیارکەم سەر بانکەکان چکە ئێساندێک جار ئەوانەی کە ڕێکلام بۆ هەژماری من دەکەن دەڵێن ئەوانەی عێراق بەس تۆ کە کارتی ڕەشید و ڕافیدێن تێ بەس موچەکەی دەتوانی پێوەرگری ناتوانانی بۆ نمونە پێشینەی پێوەرگی ناتوانانی قەرزی پێ بکە ئەمە دروستە بەڕێز ئەندامی لیژنەی دارایی بووی تۆ کە موچەکەت چۆ سەر بەغدا ناتوانانی سوودمەند بی لەمە هەموو بابا ماقانە هەموو هینیان هەیە زانی چۆنە ڕافیدێنی و ڕەشیدیش ئەوانە هەموو قەرزیان هەیە قەرزیان هەیە پێشینیشیان هەیە پێشینێ نازانم بەڵام قەرزیان هەیە بەڵام یەکشت هەیە قەرزی و بانقانە هەر هەمووی ئەوەیە هەر هەمووی بە سوودەوەیە ینی بەڕاستی ئەمە ینی گرفتێکی گەورەمان هەیە لە عێراق بە تایبەتی بۆ ئەهلی سوننە و بابڵین و کورد کە پێمان وایە بابەتە مامەڵەکردانە لە بانقەکاندا بانک شێ بەبێ سوود بانک هەیە بەبێ سوود بەڵام کەمن و ئەوانەش تۆزە ئیزراعاتیان ئیزعاتترە ینی ئەو جا دوای ئەوانە بە زۆری سلفە دەدەن ینی سلفەی بۆ خانوبەرەیە بۆ هاوسەرگیریە بەڵام ئەوە هەر هەمووی وەکو باسم کرد لە بەرامبەریدا قازانجی دەوێمە یەک جاری واش هەیە مبادرەیەک لە بانقی مرکزیەوە هەیە یان لە بانقی سناعی یان لە بانقی زراعیەوە هەیە ئەوانە بەشداری تێدا دەکەن ئێستاوەی کە لە ساڵانی ڕابردوو لە بانقی مرکزی مبادرەیەک هەبوو بۆ کڕینی یەکەی نیشتەجێ بوون بۆ کڕینی سیارە مەسەلەن ئەو بانقانە مەسەلەن دەتوانێت لە ڕێگای ڕافیدەینەوە داوای دەکەی بەڵام 2000 پارەکە بانقی مرکزی دەیت باش بین سەر داهاتی ناوخۆگر باسی وردەکاری ئەو نووسراوەمان بۆ بکەی کە داوایان کردووە چۆنەوە ئایا بە پیاسە ئیدارەی مالیش چۆنە چکە سە دوێنێ حکوومەت هێرێم کۆبوونەوەیکی کردو دەڵێ ئێمە پشکی فیدراڵی ئامادەین بیخەینە سەر بەستا ئێستا ڕێکەوتوش نەکراوە چەند پشکی اتحادی ئەوانە یاخود دەبێ هەموو پارەکە بچێتە بەغدا اینجا بکەرێتەوە چۆن ئالێتەکەی جا گرفتەکە لێرەدا لەسەر تەفسیری یا مابڵێن چۆنێتی لێکدانەوەی هەم ئەو نووسراوە باشە هەم یاسای موازنە هەم یاسای قانونی ئیدارەی مالی خۆی ئەوەی کە وازح لە یاساکەدا هەیە لە قانونی ئیداری مالی ئەو لە سەردەمی ئێوە دەرچوو یاساکە لە سەردەمی ئێمە دەرچوو بەڵام هی سەردەمی ئێمە نەبوو هی کۆنتر بوو لە سەردەمی ئێوە پەسەند کرا لە سەردەمی ئێمە پەسەند کرا و کاتی خۆشی مناقەشەمان زۆر کرد بەڵام یعنی بەداخەوە جۆمان لێ نەگیرا دەنا دەمانزانی ئەمانە گەعنی ئەو گرفتانەی دەبێت باش خۆی بەپێی یاساکە دەبێ بە داهاتی ناوخۆ بە تەواوی بخرێتە سەر حسابی حکوومەتی اتحادی قۆناغی یەکەم دەبێ هەموو بڕوا بۆ بەغدا دوایی ئەوەی کە هی دەدرێتەوە بە پارێزگاکانیانەوەی دەدرێتەوە بە هەرێمەکان باشە دەگەڕێنرێتەوە ئاوایە ئێستا لێکدانەوەی حکوومەتی هەرێم جیاوازە باش دەڵێ باشە وەرە ڕقەمەکە 905 ملیارە وانە بۆ دوو مانگ لە سەدا چەندی هی اتحادیە لە سەدا چەندی هی خۆمەوەی خۆم با هیچ بەلای خۆم بێ ئەوکێکە دەخەمە سەر داهاتی بابلین ئەو هەژمارە یان ماڵی ئەو ڕقم حسابی کە داوای دەکەن دەمان ڕقمی حسابی دەبکرابێتەوە بە پێی قانونی موازنە دەبێت ڕقم حسابی کرابێتەوە لە بانقی مرکزی لە هەولێر یعنی لەقی بانقی مرکزی لە هەولێر کە سەر بە بانقی مرکزی عراقیە بۆ ئەوەی ئەو بڕەپارەیە کە هی حکوومەتی عراقیە حکوومەتی هەرێم خاتە سەر ڕقم حسابی بەڵام حکوومەتی یعنی حکوومەتی عراقی دەڵێ نەخێر دەڵێ ئەوەندە پارەم بۆ بخەسەر حسابەکە من دوایی لەو پارەیە وەرن لێکی دەدەینەوە چەند حسە ئێوە بەتان دەجارمەوە لەوەدا تەمان لە وردەکاریش ئەوەشدەکاریدا لە وردەکاریدا مشکلمان هەیە مشکلی گەورەمان هەیە پێی ئەوە بێ و 905 میلیارە بۆ دوو مانگە مانگی دەکاتە 452 میلیارد ینی بۆ منە لەو 452 میلیارە چەندی پشکی بەغدایە چەندی پشکێرێمە لەوەشدا کێشە هەیە بەڵێ لەبەر ئەوەی ئەمە مەسەلەن ئەمە دەڵێن لە هەموو ئەو پارەیە وانە یعنی ئەمە دەڵێن نا دەڵێن بەس لە داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی فڕۆکەخانە و دائرە فیدراڵیەکان باش لە 150 هی حکوومەتی اتحادی لە 150 هی ئەمەیە ئەو تەفسیری هەرێمە ئەمە هەموو دەڵێن حکوومەتی هەرێم بڵێ باش بەغدا دەڵێن نەخێر هەرچی داهاتی ناوخۆیە بۆم بێنەوە من لە بەشێک لەوانە ینی ڕێک پێچەوانەی لە بەشێک لەوانە تۆ بۆت هەیە داوای لە 150 بکەوە نەک لە هەمووی بەنوێ داهاتی خاڵە سنووریەکانە و داهاتی فڕۆکەخانەکانە ئەوانە باشە کەواتە کە دەچینە سەر وردەکاری ئەلەوەدا گرفتمان هەیە بۆچی لەبەرەوەی لێکدانەوەی جیاوازمان بۆ
هین هەیە زیاتر چۆن چارسەرکە و یاسای کارگەری داراییە والله ئەوە پێم وایە پەنا بدرێتە بەر تەفسیری دادگای ئەوە پێم وایە دەبێت فیدراڵی یەک لەلایەنەکان یان حکومەتی هەرێم یان حکومەتی اتحادی داوای ڕوونکردنەوە لە محکمەی اتحادی بکە یعنی بۆی بزانین ئەمە ڕوون بێتەوە ئەگەر یعنی ئەوانەی کە لە یاسای با بڵین لە یاساکەدا زۆر شارەزان یان بە بشێژ گشتی لە قانوندا شارەزان پێیان وا بۆ ئەم یاسایە دوو تەفسیری جیاواز هەڵدەگرێت چۆگەر خەڵکەکی خەبیر دانیشت و تەماشای کرد و پێی وا بوو دوو تەفسیری جیاواز هەڵناگرێت ئەمە هەر شەڕ بە یەکتری دەفرۆشین ئەمە بابەتێکی ترە بەس ئەگەر فعلەن وا بوو ئەمە دوو تەفسیری جیاواز هەڵدەگرێت یان ئەوە لەگەڵ بەندێکی دەستور لەگەڵ مادەیەکی دەستور تعارضی هەیە یا ماوەڵین لێکدانەوەی جیاوازی هەیە ئەو کاتە دەکرێت بۆ ڕوونکردنەوەی ئەمە یەکێک لەلایەنەکان پەنابەرێتە بەر محکمەی اتحاد باشە بەس چی ودا مامۆستا ئێستا داهاتی ناوخۆی هەرێم پێشتر دەیانگوت 320 میلیارە ئێستا بۆ نووسراوی خۆی کە کردویانە دەڵێن 400 من نازانم ئەو نووسراوە نووسراوەکە دەڵێ پشتی بەسووە بە کتابێکی نووسراوی وەزارەتی دارایی هەرێم بەڵێ ڕاستە پشتی بەسووە بەوە یعنی تقریبا زیاتر لە 100 میلیارد زیادی کردووە بەراورد بە 2023 خۆی لە ساڵی 2023 لیژنەیەکی چاودێری دارایی عراق هاتنە هەرێم لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم لەگەڵ وەزارەتی دارایی سەردانی خاڵە سنووریەکان فڕۆکەخانەکان یعنی بە شێوەیەکی گشتی هەمویان چێک کردەوە ڕێککەوتن حکومەتی هەرێم و حکومەتی اتحادی ڕێککەوتن لەسەرەوەی داهاتی مانگانەی نانەوتی باشە لە هەرێم 330 میلیارد 320 میلیارد 330 میلیارد بێت دەوروبەرە وانە بەڵێ ئێستا فعلەنەمە تقریبا بە نسبەی 1.5 زیادی کردووە یعنی لە 600 میلیارەوە بۆ دوو مانگ چۆتە 900 میلیارد بەڵێ ڕاست وانە ئەم نووسراوە کە دەڵێن 900 میلیارە باشە وانە بەڵێ باسی دەکە پشتیان بە کتابێکی وەزارەتی دارایی هەرێم بەستە بێ کە بۆ داهاتی مانگی یەک لە یەک تاوکو 28 دوو بەڵێ دوو مانگی یەک و دوو بەڵێ ئەوی دوو مانگ یەکی 2024 تا 28 2024 کە دەڵێ بۆمان نێردراوە کتابەکەش تەمان ژمارەکەی 375 لە مانگ 28 سێ بۆیان نێردراوە وەزارەتی دارایی هەرێم کتابەکەی نردووەیە بەڵێ بەپێی ئەوەی کە دەڵێ هینە تەمان جەداولیان بۆ نردوون دیارە بەپێی کتابە بێ و جەداول داهاتی ناوخۆی تێدایە باشە و بزە بە تەحلیلێکەکەتان دەڵێن داهات غیر نەفتیە داهاتی نانەوتیە داهاتی ناوخۆیە و دەڵێ ئەم حسابە کە داهاتی ناوخۆیە بۆمان بخەنە سەر ڕقم حسابی لە بانقی ناوەندی ڕقم حسابەکەشی دیاری کردو ڕقم حسابەکەشی دیاری کردو و دەڵێ بۆمان بخەنە سەر ڕقم حسابی کە 718 باش بەس مامۆستا ئەگەر ئێستا کە بەرەزوتت ئەگەر داهاتی ناوخۆش تەسلیم نەکەی وەکو موچەکە کێشەی بۆ دروست نایە بەس کێشە بۆ پارەی پرۆژەکان بودجێوە بەرهێنان بۆوانە دروست دەبێت ئێمە چاوەڕێی زانی دەبێت چاوەڕێی ینی تعدیلی موازنە بکەین باشە هەموارکردنەوەی یاسای موازنە بزانین ئایا چۆن هەموار دەکرێتەوە کە هەموار کرایەوە ئێمە لە موازنە نسبەی لە 12.67مان هەیە وانە باش 12.67ەکە پارەی تەمان موچەی لێ دەردەکەن باشە پارەی موچەی لێ دەردەکەن ئەوەی کە دەمێنێتەوە ئەگەر زیاد بوو تەمان دەبێت بینێن بۆ هەرێمی کوردستان ئەگەر داهاتی ناوخۆ نەگەڕێنینەوە بە دڵنیایەوە ئەویش کێشەوە دروست دەبێت بەس موچە کێشەی بۆ دروست نابێت بە پێی بڕیاری محکمەی اتحادی نابێت کێشە بۆ موچە دروست بێت باش بەس و بایەکشیش بڵین بە تایبەتی کە موچە تەوتین کرا کە تەوتین کرا بابەتەکە پێم وایە لەوە دەردەچێت مشکلەی نەوتی دەبێت نابێت ینی موچە دەبێتە بابەتێکی دیکەی پەیوەندی بە وەزارەتی دارایی مانگانە لیست دەنێرێ چکە لیستانە بەردەوام بڵێن گۆڕاکانیان تێدا دەکرێت بەس مامۆستا ئێستا زۆر ژمارێکی زۆر موچە خۆر چاوەڕێ ئێوەن بۆ نمونە موچەکان هاوتا بکرێت بۆ نمونە خانەنشینە چاوەڕێ موچەکەی هاوتا بکرێت خاوەن پێداویستی تایبەتە چاودێری کۆمەڵایەتیە لە 2016 بەڵێ لێرە موچیان بڕاوە چاوەڕێ موچیان بۆ بڕێتەوە وانە بێژانن سەیەکەمەکانن خۆبەخشانی تەندروستیە ئەوانە چۆن یەکلا دەکرێنەوە واللهی ئەوانە تەوان ئێستا جەنابەت دەزانی ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان جارێمە نزیکەی 37,000 ناوی وانە بێژانی نردووە بۆی بکرێن بە هەمیشەی باشە ئەمە بۆ خۆی هەنگاوەکی باشە ئێستا قسە لەسەرەوە دەکرێت کە مەندامان و بە خاوەن پێداویستی تایبەت با بڵێن ئەوانش نزیکەی 13,000 کەسن ئەوانیش بنێردرێ خانەنشینان بەڕاستی هەر بەخۆی غەدرەی گەورەیە چکە دەمێک کە قەراری محکمەی اتحادیان بۆ دەرچۆکە موچەکانیان هاوتا بکرێ یعنی ئەو بابەتانە هەمویان پێویستی بە هەماهەنگی و تەنسیقی زیاتر هەیە بە تایبەتی
کە تۆ موچە چۆ سەر بەغدا ئەوانە تۆ بەس یعنی ڕۆتینیات و هینت دەبێنێ بیکەی بۆیان ناکرێوەش نەکەی یعنی من مثلەن پارەکە حکومەتی عراقی دەیدا موچەکەوە نیە لەوێ دەدرێ من هەر ئەوەندەم لەسەر نووسراوەکەی بۆ ڕێکخەم موچەکەی بۆ ڕێکخەم پلە بەرزکردنەوە و علاوە و تەرفیع و مستحقاتی خۆی بۆ ڕێکخەم ناکرێ ئەوەشی بۆ نەکەم وانە ماوسەوە ئیشی هەرێمە کە دەبێت گفتوگۆ لەگەڵ عێراق بکات هەم بۆ پلە هەموو ڕێکخستنی هەموو ئەوانە هاوتاکردنەکە هەم بۆ ئەگەر دامەزرانێک بکرێتەوە دەبێت پشکی هەرێمی شەبێ وایە خۆی کاتی خۆی تا پێش 2013 ساڵانە کە لە عێراق بنمونە ئەعلان دەکرا بنمونە دەیانگوت ئەم ساڵ 100,000 کەس لە عێراقدا دەمەزرێ ڕێک دەیانگوت 17,000 لە هەرێمی کوردستانە حسە بوو ئەمە بۆیە دەڵێم ئێمە پێویستمان بە تەنسیقێکی ئاستبەرز هەیە لەگەڵ بەغدا هەم بۆ هاوتاکردنی هەموو ئەوچانە یعنی خانەنشینێک بنمونە 40 ساڵ خزمەتی کردووە بۆ نیوەی موچەی خانەنشینێک وەربگرێت کە لە کەرکووک دانیشتووە لە تەنیشت ئێمە لە بەغدا دانیشتووە وانە یعنی هەر بۆ خۆی غەدرە یعنی غەدرەی گەورەیە و هەنگە ینی هەو یعنی بابەتێکیشیان با بڵێن زروفێکیش هاتووتە پێش کە چارەسەری ئەمانە هەمووی ئاسانە دەکرێت سود لەوە وەربگرین هەمویان چارەسەر بکەین بەڵام دەبێت لێرە و دەست پێ بکرێت دەبێت لێرەوە هەموو ئەوانە ڕێک بخرێتەوە هەماهەنگی بکرێت داوا لە بەغدا بکرێت و ئەو لیستانە بە تەواوی وەکو خۆی بنێردرێت بۆ بەغدا باشە دو پرسیارم لەسەر پرسیینەوت داهاتی نەوتیش دەبێت تەسلیم بکرێت یاخود هەناردەکردنەوەی نەوتیش وادەکەی دیارە بە کورتی بێ سپاس دەکەم داهاتی نەوت تەمان لە 25/3/2023 نەوت ڕاگیراوە ئەوەی کە بە بۆڕی دەڕوا بۆ تورکیا یعنی هەناردەکردنی نەوت بۆ دەرەوەی هەرێم ڕاگیراوە بە بۆڕی بەتەنکردن هەیە بەتەنکەرمە بابەتیشترە بەڵام ئەوەی دیکەی کە لە ناو خۆ بەکاردێ ینی عراق بەشەکی بەکاردێنێ بەشەشی دێتە ئەوەکانی ناوخۆ ئەوە نا بۆیە داهاتی نەوتیمان نییە دەمێنێتەوە سەر چۆنەتی دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوت هەناردەکردنەوەی نەوت گرفت دووسێ گرفتی هەیە بەشەکی پەیوەندی بە تورکیا بۆ پێم وایە تورکیا ئێستا ئامادەیە تورکیا بۆڕێکەکەی ئەوەی کە لە خاچی خۆی داچێکی کردەوە دەڵێ من مشکلم نییە بەڵام حکومەتی عراقی مشکلی هەیە هەرێمیش دەیەوێت نەوت بڕوە مشکلەکە چییە؟ مشکلەکە لەوەدایە کە یەکەم کۆمپانیا نەوتەکان داوای پارەیەکی زۆر دەکەن کە تا ئێستا عراق ئامادە نەبچێتە ژێرەوبارە یعنی عراق بۆ هەر بەرمیلێک نەوت 26 دلار ناداتە کۆمپانیا نەوتەکان و چاوەڕێ ئەوە دەکات کە بە ناچاریان بکات بە گرێبەستەکان دابچنەوە ئەمە یەک دوو بۆڕی عێراق ئێستاوە بۆڕی کە لە کەرکووکەوە بەرەو فیشخابور دەڕوا و ئەوانەوە چاکی کردوەوە تێستیشی کردو و کێشەی نییە ئێستا نەوتی کەرکووک بەنیازە بەوێدا هەنار دەبکات بۆ بەندەری جیهان توانەکەش 1 ملیۆن بەرمیل کەواتە پێویستی بە بۆڕی کوردستان نامێنێ ئەمە بۆ خۆی تەوان ئەمە بۆ خۆی بابەتە چی با بڵێن یاسایی و ئەوەیە لە عێراق یعنی تەسەوڕ دەکەم بابێک یعنی شوێنێکی نییە پارەی تێدا سەرفکات بۆ بۆڕی کە هیچ شەریکات بێ هیچ حکوومەت نەبێ باش ئێستا بۆ هەناردەکردنەوە پێویستی بە خەرجی کۆمپانیەکان و هەمواری گرێبەستەکان شێوەیە بە حتمەن دەبێت گرێبەستەکانیش هەموار کاتەوە گرێبەستەکان هەموار کاتەوە بۆ مەسلەی بۆڕیەوە تقریبان چارەسەر کردووە ئەگەر لەگەڵ لەگەڵ هەرێم ڕێک نەکەوێت بەکارهێنانی بۆڕێکەکەی بەکارنهێنێ ئەویشی چارەسەر کردووە و کرێ کۆمپانیا نەوتەکان بەس ئەو داهاتی کێستا ئەو نەوتی بەتەنکە دەفرۆشێت کە زیاتر لە 300,000 بەرهەم دێنێت داهات و داکێشە بۆریم دووزناکە چونکە داهاتەکەش ناخرێتە خزمەتی گشتی بەشەکی تەوان حکومەتی عراقی خۆی بەکاردێنێ بۆ مەسفاکانی بەشەکی 80,000 زیادتر پێشتر باز بۆ 150,000 بەرمیل نەوتە بەشەکی دیکەی ینی ئەوەی کە لە ناو خۆ بەکاردێ دەدرێتە مەسەلە مەسفاکانی کە لە هەرێم هەیە و ئەو مەسفانش بەشەکیان هەر بنزین و گاز و نەوت بۆ حکومەتی عراقی بەرهەم دەهێنن ئەوەی دیکەی کە دەمێنێتەوە بەسەلەم بڵین بە قاچاق دەبریانە ئەویان قسە دەکرێت تەوان بە هەر بۆ معلوماتی بەڕێست و بڵین بینەرانیش دووسێ ڕۆژە لە ینی شت فرە دەدرێت منە یەک لە پەرلەمانتارەکان مستەفا سەنەت شتێکی نووسیوە دەڵێ چێت تەنکەری هەیە با بێنەوە بەرێ بۆ بەندەر عەباس لە سلێمانیەوە بەوەندێ و لە هەولێرەوە بەوەندێ و ینی وەکو تەنز وەکو تعلیق یەکەکی دیکە ناوەکەی مێستا لە هەین لە فکر نییە بابەتێکی دوور درێژی نووسیوە دەڵێ
حکوومەتی هەرێم و تورکیا بۆیە نایانەوێنەوە هەنار دەکرێتەوە چکە بۆ شوەیە زیاتر قازانجیانە یعنی خەریکە لە ناوەندی سیاسی عێراقی بابەتی بە قاچاغبردنینەوەت دەبێتە مەوزوع. سوپاس دەکەین مامۆستا شیروان میرزا پەرلەمانتاری پێشوو عێراق لە ژنەی دارایی هەماندومان سوپاسیان بەدەبوون دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.